بەڵێ ئازیزانمان لە تەوەری یەکەمدا باز لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە دەکەین کەم ساڵ دووەم ساڵی ئەم پرۆژەیە بەڕێوە دەچێت بزانین شێوازی بەڕێوەچوونی پرۆژەکە چییە و پرۆژەکە چی لە خۆ گرتووە بۆ بەشداربووانی کە پێویستە تاقیکردنەوەی تیادا بکەن و شێوازی تاقیکردنەوەکان و هەروەها خەڵاتەکان چینوە کێ هاوکاری ئەم پرۆژەیە ئەکات قسە و باسی زیاتر لەسەر ئەم پرۆژە دەکەین و هەروەها گرنگیبوونی ئەم پرۆژانە لە کۆمەڵگای ئێمەدا و هەرێمی کوردستاندا بە میوانداری مامۆستا ئەحمەد کوردی سەرپەرشتیاری فستیڤاڵی قورئان بەهاری دڵانە. زۆر بەخێر مامۆستاگیان. بەخێر مامۆستاگیان. زۆر سپاس بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، منیش سپاس و پێزانی خۆم ئاراستەی ئێوەی بەڕێز و هەروەها بینەران و بیسەرانی پەیامی ڕۆژ دەکەم بە شێوەیەکی گشتی و تێکڕای کۆمەڵگای کوردەواری بەتایبەت. زۆر بەخێر. مامۆستا باسێکی ئەم پرۆژەمان بۆ بکەی چەندەم ساڵێتی ئەم پرۆژێ بەڕێوە ئەچێت و چی لە خۆ ئەگرێت؟ بسم الله الرحمن الرحیم. دیارە پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئەو ساڵ قۆناغی دوومیەتی. ئەو پرۆژەیەکی بانگەوازی پەروەردەیی پێگەیاندن و هۆشیارکردنەوەی تاکەکانی نێو کۆمەلگایە بە هەموو چین و توێژ و ڕەگەز و تەمەنەکانەوە و ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکات. ئەو ساڵی دووەمیەتی لە قۆناغی یەکەم و لە ساڵی یەکەم ئەو پرۆژەیە تەرخان کرابوو لە بۆ دوعاکانی قورئان ئەو ئاەتانەمان تەرخان کردبوو کە لە نێو قورئانی پیرۆزدا بە شێوازی دوعا هاتون بۆ نمونە وەکو ڕەبەنا ئاتینا ڕەبەنا هەب لەنا ڕەبەنا اغفیر لەنا و ئەو ئاەتانەی کەوا بە ڕەبەنا دەست پێ دەکەن وەکو شێوازی دوعاکردن. بەڵام بۆ ئەو ساڵ دیارە دوای ئەوەی کەوا تاوتوێی زۆر کرا و کۆبوونەوەی باشی لەسەر کرا و هەروەها کەسانی پسپۆڕ و شارەزا و کەسانی مختص بە بواری پێشبڕچێیەکان و بە بواری پرۆژەکان کۆمان کردنەوە و ڕاوێژکاریمان لەگەڵ کردن. ڕئیمان لەسەر ئەوەی بووکەوە ئەو ساڵ بە شێوەیەکی گشتی قۆناغی دووەمی پرۆژەی قورئان بەهاری دڵانە تایبەت بکەین بە ئاەتەکانی تەوبە لە قورئانی پیرۆزدا. زۆر باشە. ژماری بەشداربوون لە ساڵی پاردا چۆن بوو؟ ڕێژەکە لە چاو ئەوە بوو کە ئێوە پێشبینیتان دەکرد؟ پار ساڵ ئەوانەی کەەوە ناویان نووسی جیاواز بوون لەوەی کەەوە تاقیکردنەوەکەیان ئەنجامدا. ئێمە بەپێی ئامارێک کەەوە لە لامانە 105,000 کەس ناویان تۆمار کردبوو. بەڵام بۆ ڕۆژی تاقیکردنەوە ئەوەندە بەشداریان نەکرد. بە تەئکید هەروایە لە هەموو شوێنێک تەنانەت ئەگەر لە قوتابخانەکانیش تەماشا بکەی ڕێژەی قوتابی زیاترە لە ڕێژەی ئەوانەی کەەوە تاقیکردنەوە ئەنجام دەدەن. بۆیە ئەوەی ئێمەشکەوە کردومانە شتێکی خۆبەخشیە و شتێکە ئارەزوومەندانەیە دەکرێت خەڵکێک ناوی بنووسیت بەڵام دواتر بۆی نەکرێت. ئەو ساڵیش ئێمە لە سێنزەی هەشتی 2024 ئەو پرۆژەمان ڕاگەیاندووە تاوەکو ئێستا سوپاس بخوای پەروەردیگار ڕێژەیەکی باش ناویان تۆمار کردووە و هەروها ڕێژەیەکی باش کتابەکانیان بەدەست هێناوە و ئینشاءڵڵا ئێمە لەو ڕۆژ قۆناغی دووەم و یاخود بڵێم هەنگاوی دووەم دەست پێ دەکات بۆ ڕێکلامکردن و وەگەیاندنی پەیاممان سەبارەت بە کتێبی ئاەتەکانی تەوبە لە قورئاندا. مامۆستا ئەم جۆرە پرۆژانە ئەهمیەت و گرنگیان لە چیدایە کە خەڵکی مسلمانان گەنجان ڕووی تێ بکەن بۆی کە شارەزایانە بێ لە قورئانی پیرۆز و لە بەریشی بکەن و لێشی تێ بگەن؟ بەڵێ گرنگی دەتوانین بڵێن لە چەند ڕوویەکەوە ئێمە وردی بکەینەوە بە شێوەی گشتی ئەو جۆرە پرۆژانە ناڵێم تەنها ئەو پرۆژە بەڵکو ئەو جۆرە پرۆژانە. ئێمە ئەگەر لە بیرمان بێت بۆ نمونە لە ڕێکخراوی قوتابیان لە ڕێکخراوی خوشکان یاخود لە دەستگای نووری حیکمە یاخود لە هەر دەستگایەکی تری ئۆرگانی و غەیرە ئۆرگانی ئەگەر سیر بکەین شتەکانیان تەحدید کردووە تایبەتیان کردووە دیاریان کردووە بە بابەتێک لە بابەتەکان. بۆ نمونە سوورەتی یاسین یاخود سوورەتی تەبارەکە یاخود سوورەتی تەنانەت جزء عەمە بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەو جارێکەوە دامان ناوە تایبەتمەندیەکەی ئەوە جیاوازە لەگەڵ ئەوانی تر. لەبەرچی گرنگی ئەو بابەتە ئەوەیە ئێمەی مرۆڤ و عەبدەکان هەر هەمومان گوناحبارین کە گوناحبارین پێویستیمان بە تەوبە هەیە. خوای پەروەردیگاریش لە قورئاندا ئاماژەی زۆری پێکردووە هەروەکو 65 ئاەتمان لێرە هێناوەتەوە و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم کەوا لە نێو سەحابەکان دانیشت بوو فەرمووی ئەی سەحابەکان من ڕۆژانە زیاتر لە 70 جار تەوبە و گەڕانەوەی خۆم دەردەبڕم بۆ خوای پەروەردیگار. کەواتە ئەوە یەکێک لە گرنگی ئەو پرۆژە ئەوەیە کەوا ئێمە بگەڕێنەوە بۆ لای خوا. پرۆژەی دووەم ناساندنی گەنجولا و نەوجەوانەکانمان و تەنانەت بە تەمەنەکانمان لە بۆ ئەو جۆرە پرۆژانەوە بە تایبەتی ئاەتەکانی قورئان. ئێمە کاک بیلال ئەگەر کاک دانیال ئێمە ئەگەر هیچ ئیستیفادەیەکمان نەکردیبی هیچ سوودێکی لێ نەکەین سوود لەوە دەکەین کەوا بەڕاستی یەک ئاەتی خوای پەروەردیگار بخوێنینەوە
خێرمان پێدەگات کەواتە ئەوە گرنگجیەکی تر گرنگجی تری ئەوە ڕۆشنبیرکردنی نێو کۆمەلگای کوردەواری ڕۆشنبیرکردن زۆر پێویستە تاکتاچی نێو کۆمەلگا کەسی ڕۆشنبیر بێت و هەروەها کەسی هۆشیار بێت لە هەموو بوارەکانی ژیانی خۆیدا و بە تایبەتی لە بواری ئاینی خۆی و لە بواری ئەوەی کەوا بەرامبەر ستایشکردنی خۆی پەروەردیگار و گەڕانەوە لە بۆ خۆی پەروەردیگار و کۆمەڵی گرنگی تری هەیە لەوەی کەوا ئێمە گەنجولاوەکانی خۆمان چۆن دەڵێ ڕایان دەهێنین گەرمیان دەکەین لە خوێندنەوە لە پێگەیاندن لە نووسین و لە مطالعەکردن و لە ئەزبەرکردن و حەفزکردن تاوەکو دەگاتە خاڵی تریش کەوا شایانی لێکانە باسی بکەین. باشە مامۆستا ئێوە وەکو پرۆژەی بەهاری قورآن بەهاری دڵانە زیاتر تەرکیزتان لەسەر کام چینی کۆمەلگایە گەنج و لاوانیان هەموو تەمەنەکان بەگشتی. بەڵێ ئەوەی ئێمە کەوا بەڕاستی ئیشمان لەسەر کردووە تەمەنمان دیاری نەکردووە تەمەنێکی دیاری کراو یاخود ڕەگەزێکی دیاری کراو یاخود چینێکی دیاری کراو بەڵکو ئێمە دەمانەوێت ئیش بکەین و کار بکەین و پێگەیاندنی تاکتاچی نێو کۆمەلگا لە منداڵێکی 10 ساڵان تاوەکو دەگاتە دایە حازیەکی 90 ساڵان تاوەکو دەگاتە بابە حازیەکی 100 ساڵان و لە هەموو چین و توێژەکانیش ئێمە ئەگەر تەماشا بکەین فەرمانبەرێکە دەوامەکەی ڕەنگە کەم بێت دەکرێت نامیلکەیەکی ئاوا ئاسان و سووک لە لای خۆی لەسەر مێزەکەیدا بنێت یاخود برایەکی تری بەڕێزی کاسبکار لەو کاتێک کە لە دوکانەکەیەتی دەتوانێت نامیلکەیەک بەدەست بهێنێت بۆ ئەوەی کەوا نامیلکەکەی تێدا بخوێنیتەوە یاخود خانمێک کەوا لە ماڵەوە لە کاتی ئیشکردن و مەطبەخ و لە کاتی خزمەتکردنی نێوماڵەکەی خۆیدا پەروەردەکردنی منداڵەکانی لەگەر منداڵەکانی دابنیشێت بۆ نمونە بۆیان باز بکات بۆیان بخوێنیتەوە کەواتە چین و توێژ و ڕەگەز و تەمەنەکان لای ئێمە ئەوەیە کەوا ئێمە دەمانەوێت کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی خوێندەوار و کۆمەلگایەکی هۆشیار و ڕۆشنبیر بنیاد بنین لە ڕێگای پرۆژەی قورآن بەهاری دڵانە. مامۆستا ئەم پرۆژەی ئەم ساڵتان ینی مەرجە بۆ تاقیکردنەوە کە تەواوی ئەم کتێبە لەبەر بکرێت یاخود ئەو تا گرنگەکە لی تێ بکەیت و چکە شێوازی پرسیارەکان پێماوی هەڵبژاردنیان چۆنی ئەگەر ئاماژەی بۆ بکەیت. ئەو پرسیارەمان زۆر لێ دەکرێت ئایا چەندی لەبەرکەین هەموو ئاەتەکان لەبەرن ئایا ڕاوەی ئاەتەکان لەبەرە ئایا کەلیمات و وشەکانی لەبەرە من لێرەوە بەڕاستی بە هەموو بەڕێزێکی بەشدار بووی پرۆژەی قورآن بەهاری دڵانە پێیان دەڵێن مەرج نییە ئەو نامیلکەیە لەبەر بکرێت بەڵام مەرجە لە ڕۆژی تاقیکردنەوە تو ئەگە پرسیارێکت ئاڕاستە کرا مەرجە بەوەی کەوا بزانی ئەو پرسیارە مەبەستی لە چیە ئەوە خاڵی یەکەم و خاڵی دووەم ئایا تاقیکردنەوەکەی کەوا دەکرێت شێوازی پرسیارەکان چۆنن ئایا شێوازێکە چۆن دەڵێ بە شێوازێکە بە بۆشایی دێتەوە بۆ خۆ دەبی دەرخی بکە یاخود دەڵێ ئەو ڕستەیەم بۆ تەواو بکە یان چۆنە من لێرەوە بە خۆشەویستان و بە عەزیزانی بەشداربووی پرۆژەی قورآن بەهاری دڵانە دەڵێم بە تەواوی پرسیارەکان بە شێوازی هەڵبژاردن دێتەوە هیچ بەڕێزێک جگە لە ناوی خۆی جگە لە ژمارە تەلەفۆنی خۆی جگە لە شوێنی نیشتەجێبوونی خۆی هیچ شتێکی تر نانووسیت تەنها ئاماژەیەک دەکات ئەو ئاماژەی ئەیان ئەوە تێ بە بازنەیەک خاڵە ڕاستەکە یاخود وڵامە ڕاستەکە هەڵدەبژێریت یان خەتێکی لە بندەداد یان بە شێوازێک کە بزانین شتێکی هەڵبژاردووە لەو ئیختیارانەی کەوا دامن و ئایا پرسیارەکان چۆنە و چەندن ئێمە دوای تاوتوێکردنەکی زۆر بۆمان دەرکەوتووە کەوا ئاسانکاری لەو بابەتە بکەین بە شێوازێک تەنها 25 پرسیار بهێنینەوە لە کۆی ئەو پرۆژانەی کەەوە ئێمە ڕامانگەیاندووە ئەو ساڵ لە کتێبی ئاەتەکانی تەوە لە قورئاندا تەنها 25 پرسیار پێشوەخت ئێمە وا خەریکین دیزاینێکمان دروست کردووە و نمونەی پرسیارەکانمان داناوە ڕەنگە ئەو شەویان بەیانی ئێمە لە پەیجی قورئان بەهاری دڵانە و هەروەها لە کەناڵی تەلیگرامی قورئان بەهاری دڵانە دایدەبەزێنین شێوازی پرسیارەکە زۆر بە ئاسانی دامانناوە ئەگەر نمونەیەکت بۆ بینەوە بۆ نمونە دەڵێن إن الله هو التواب الرحيم إن الله هو التواب سێ اختیاری دەدەین الرحيم الغفور الشكور يعني إن الله هو التواب الرحيم ئەسڵەکەیە ڕەحیمەکەی تایە بەڵام غەفور و شەکوریش دادەنین بۆ ئەوەی کەوا کەسی بەشدار بوو وەڵامە ڕاستەکەی هەڵبژێرێتن کەوا ڕەحیم ئەو نمونەیەکی بەسیتە کەوا هینامەوە ئەمە گرنگە بۆی کە هەموو چینەکان بە تەمەنەکان بە تایبەتی تر تێدا بەشدار بن ئەوەی کە لەوانەیە کەسانێکە بن نەزانن بنووسن بەڵام زۆر باش تێگەن یان توانن هەر بە کەسێک بۆیان بخوێنێتەوە بڵێ ئەوەیان هەڵبژێرن بەڵێ ئێمە تەنانەت نەک بۆ ئەوانەی کەوە پەکەوتن خاوەن پێداویستین یان نەخوێندەوارن نابیستەکان تەنانەت ئێمە ئێستا وا لە
کتێبی ئاەتەکانی تەوبە بە شێوازی دەنگ دروستمان کردووە و تۆمارمان کردووە بۆ ئەو براو خوشکە عەزیز و خۆشەویستانەی کە نابینان بەشداریان کردووە یاخود بەشداری دەکەن لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە. ئێمە ئینشاڵڵا لە یەکینەوە پێشتر ئیعلانمان بۆی کردبوو ڕایمان گەیاندبوو لە یەکینەوە کتێبە سەوتیەکە و کتێبە دەنجەکە ئینشاءالله ئەمە بە گوێی برایان و خوشکانمان لە نابینایەکان ئەوە خاڵی دووەم لەبۆ چاودێر. ئێمە هەر بە ڕێزێک کەوار نەخوێندەوارە یاخود پێویستی بە هاوکاریەکەیە یاخود تەوزیحێکی پێویستە لە سوالەکان لە پرسیارەکان ئێمە چاودێرانێکی گەلک دامان ناوە لە شوێنەکان لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک جاهر بالمناسبە ئێمە ئەو کتێبەمان بە شێوەزاری کرمانجیش نووسیتەوە بە شێوازی بادینی بە زمانی بەڵێ ساڵی پار ئەوەش بووە ساری پاریش هەر هەمان بوو و ئەو ساڵیش هەر هەمانە و ئەمە سوپاسیان دەکەین کەەوە ئەوانیش بە تەواوی دیزاینەکانیان وەردەجێڕن بۆ سەر زمانی بادینی و هەوڵی خۆیان داوە وە کتێبێکی باشیان لێ فرۆشتووە و جێیەکانیان دیاری کردووە و خەریکن ئێستا کە چاودێر و خوزمەتگوزار و هەروەها ڕێگا و بان و جێگایەکان بۆ تاقیکردنەوە ئامادە دەکەن و سازی دەکەن. زۆر باش مامۆستا هەوڵاتیان یاخود گەنجان و لاوان چۆن بتوانن لەم پرۆژەیەدا بەشداری بکەن و لە چه شوێنێک ئەم نامیلکیان دەست کرد؟ زۆر باشە. هەر بەڕێزێک حەزی لەیەکەوە بەشداری بکاتن لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە قۆناغی دووەم کەوا کتێبی ئاەتەکانی تەوبەیە لە قورئاندا لەکوێ بەدەستی بهێنیت؟ وەڵام لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەو کتێبە بەردەستە لە سلێمانی لە هەولێر لە چەمچەماڵ لە پێنجوێن لە سەی سادق لە کەرکووک لە هەموو شوێنەکانی تری کوردستان کە ڕەنگە ئێمە نەتوانین ناوی هەر هەمویان بێنین تەنانەت لە قەزا و لە ناحیەکان و تەنانەت هەندێک لە شارەکان کەوا شاری گەورن بۆ نمونە وەکو سلێمانی ئێمە بەڕاستی دابەشمان کردووە ڕەنگە لە ڕاپەڕین مەسەلەن دەست بکەوێت ڕەنگە بۆ نمونە لە شوێنێکی تر لە زەرگەتە مەسەلەن شوێنێک هەبیت وەری بگریت یان لە هەولێر ئێمە شتێکمان کردووە دلیڤەریمان داناوە واتە شێوازی گەیاندن کەسێک لە ماڵەوە خانمێکە یان کەسێکی پەکەوتووە یاخود کەسێکی خاوەن پێداویستیە یان کەسێکە خاوەن دەوام و ئیشە ناتوانیت دەوامەکەی خۆی بەجی بێنیت بۆ ئەوەی کەوا بێت کتابێک پەرتوچێک بەدەست بهێنێتن کە بە 1500 دینارە بەڵام داوا دەکات بە شێوازی گەیاندن بۆی بێت. ئێمە ڕقم تەلەفۆنێکمان داناوە ئەو ژمارە تەلەفۆنە تایبەتە بە دیلیڤەری یاخود بە شێوازی گەیاندن کتێبەکەی لەبۆ دەبات و زۆر بەڕێزەوە پێشکەشی دەکات و ئەو حەقش هەیەی کەوا کابرا پێی دەدات بۆ ئەوەی کەوا مەحروم نەبێت و بۆ ئەوەی کەوا بەشداریش بکاتن لە تاقیکردن. چۆنی بەشداری بکەن لە ڕێگەی پێیجەکەتانەوە ناو دەنووسرێتیان چۆن؟ شێوازی ناونووسین ئێمە هیچ جۆرە پەیج و ئەکاونتێکمان نییە کەوا ناوی تیا بنووسرێت. ئەو ناونووسینەی کەوا دەکرێت هەر هەمووی لە کاتی بەدەستهێنانی پەرتوکەکەیە لەو کاتی کەوا بۆ نمونە لە شوێنێک لە ئەنجومەنێک لە دەستگایەکی نوری حیکمە لە بارگایەکی خوشکانە قوتابیانە یان هەر بارگایەکی تری کۆمەڵی دادگەری کەوا دەڵێ من هاتووم بەشداری بکەم لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە پەرتوکەکە بەدەست دێنیت ڕاستەوخۆ ناوەکەی تۆمار دەکرێت. ئێمە بە ئۆنلاین ناو نانووسین و بە هەمان شێوە بە ئۆنلاینیش ناتوانانی تاقیکردنەوە ئەنجام بدات. هیچ کەسێک ناتوانانی لە ماڵەوە دابنیشێت چاوەڕێی پەیج و ئەکاونتی پرۆژەی قورئان بەهاری دڵانە بکات بۆ ئەوەی کەوا دوگمەکەدا بگرێت لە ماڵەوە نەخێر ئێمە دەمانەوێت شێوازێکی مەیدانی بیت و شێوازێک بیت بەڕاستی دەمانەوێتن کۆمەلگەی کوردەواری خۆمان لە کوڕان و لە کچان لە دایە حاجیان و بابە حاجیان بەیەکەوە بێن وەکو فیستیڤالێک وەکو بابەتێکی گەورەی جەماوەری بەڕاستی نیشانی ئەو خەڵکەی بدەن لێرەش دەمەوێت قسەیەک بکەم ئەوە بەڕاستی کاری ڕێکخراو ئیسلامیەکان ئەحزابی ئیسلامی ئەوە ئێمەی بڵێ ئیسلامین بەڵام ئەوە ئیش و کاری ئێمەیە ئێمە دەڵێن خەڵچینە بگەڕێنەوە لای خوا ئێمە دەڵێن خەڵچینە ئێوە بەشدار بن لە هەموو بابەتێکی ڕۆشنبیر لە هەموو بابەتێکی هۆشیاری لە هەموو بابەتێکی زانستی بەڵام ئایا خەڵکانی تری غەیرە ئیسلامی ئالمانیەکان چیان کردووە بۆ خزمەتکردنی خەڵک و نیشتیمان فەرموو بۆ خۆمان سەیر دەکەین 30 ساڵەیە تەماشا دەکەی خەڵک ئێستاکەش حەزرەتی ئەوەیەکەوە لە هاوینان ئاوی نەبڕێت و لە زستانانیش بەبەر لافاو نەکەوێت بە نمونە باسی دەکەم ئێستاش فەرمانبەرانی ئێمە یعنی بەڕاستی بە حەسرەتەوە بۆ ئەوەی کەوا مانگانە لە 28 تا وەکو 30 مانگ موچە و معاش و حەقەکەی خۆی وەربگرێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیەتی با کرێکارەکە یا فەرمانبەرەکە عرەقی نیوچەوانی نەسڕێتەوە تاوەکو حەقەکەی پێدەدەن بەڵام ئەوە ئێمەین بەڕاستی با لێرە فرسەتێک ئەگەر بە ئیزن هەبی باسی بکەم هەڵبژاردنمان لە پێشە و
انتخاباتمان لە پێشە بابێن ئەو کەسانە هەڵبژێرن و ئەو کەسە دەستپاک و بەدەست نوێژ و خاوەن فکر و پرۆژانە هەڵبژێرن کە من بۆ خۆم کاندید نیم بەڵام تەشجیعی هەموو کەسێک دەکەم بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کەسانی تەوبەکار و کەسانی خاوەن فکرە و کەسانی پرۆژەدار هەڵبژێرن حتا ئەم کەسانە زۆرتر بێت کاریگەری باشتری بێت دەنگەکە زیاتر بێت زیاتر بەدەنگی خەڵک بەڵێ باش مامۆستا لەگەڵ ئەوەی ئێوە ئەم جۆرە پرۆژانە ڕائەگەێنن کەسانێک هەن لەوانەیە کاتیشیان هەبێت و مەجالیشیان هەبێت بەڵام بەشداری ناکەن تا چەند گرنگە بیر لەوە بکەنەوە ئەگەر دەرەجەیەکی باشیش بەدەست نێنن لە تاقیکردنەوەکاندا ئەوان خێرێکیان بۆ ئەنووسرێت وڵا پرسیارێکی زۆر بەجێ بەڕاستی بۆ خۆی کتابەکە بە 1500 دینارە دەکرێت ئەو کەسە هەر با لە نێو مەکتەبەکەی ماڵەکەی خۆیدا هەبێت یان ئەگەر بۆ خۆم ناتوانم بەشداری بکەم لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە و تاقیکردنەوە بکەم با بۆ منداڵەکەم بێت با بۆ برازایەکەم بێت با بۆ خوارزایەکەم بێت با بۆ دراسی و شاگرد و عملەکانم بێت لەبەرچی لەبەرەوەی ئێمە بەڕاستی شتێکمان هەیە لەو کاتێکەوە من ناتوانم ببم بە مامۆستای قورئان گوتنەوە بۆ نمونە لە سەنتەرێکی دەستگای حیکمە بەڵام با بێم ببم بە قوتابیەکی قورئان ئەگەر بۆ خۆشم ناتوانم قورئان بخوێنم با بێم هانی منداڵەکەم بدەم جابۆیە لێرکانە بەڕاستی فرسەتێکە دەرفەتێکە ئەوانەی کەەوە دەتوانن یاخود ناتوانن با ئەو کتابە بەدەست بێنن کتابێکە زۆر بە جوانی نووسراوەتەوە ئاەتەکانی تەوبێ ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئیشت پێی هەبێت جا ئەوە خاڵی یەکەم خاڵێکی دیکە ئێمە ئەو ساڵ بۆ ئەو پرۆژەیە چۆن دەڵێ داهێنانێکی جوانمان بۆی کردووە وەکو چی وەکو ئەوەی ئێمە بەنیازین لەو ڕۆژانەدا ئەو ڕۆیان بەیانی ئێمە یاداشتێک ئاراستەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکەین بۆ ئەوەی کەوا بچینە نێو چاکسازی گەوران یاخود ئەحداس یاخود ئەو نەوجەوان و منداڵ و تەنانەت ئافرەتانەش ئەو ژنانەش کەوا گیراون یان ڕاگیراون یان تاوانبارن یان تۆمەتبارن بە هەر شێوەیەک لە شێوەزەکان ئێمە بەڕاستی دەمانەوێت هاوکاریان بین بەوەی کەوە ئەو ئاەتە تەوبەیان بە خۆڕایی پێ بدەین لە نێو چاکسازی گەوران کەسێکە 2 ساڵ حکومە 3 ساڵ حکومە زیاترە یان ڕاگیراوە بۆ ماوەیەک دیارە هەڵەیەکی کردووە دیارە غەڵەتێکی کردووە لە نێو کۆمەلگا بۆیە بۆ نمونە لایەنە پەیوەندیدارەکان ڕایان گرتووە کە ڕایان گرتووە بەڕاستی ئەو ئاەتە پەشیمان بوونەوەی بۆ ئەو کەسە و ئەوە تێکەڵکردنەوەیەتی لەگەڵ کۆی ئەندامانی تری کۆمەلگا واتە عەزل ناکرێت ئێمە نامانەوێتن هیچ کەسێک داببڕدرێت لە کۆمەلگای کوردەواری با گوناحیشی کردوی با هەڵی کردویت بەڵام ئەو ئاەتە دەخوێنیتەوە دەگەڕێتەوە لای خوا دیارە خەڵکانی ترش هەڵیان کردووە ئەگەر سەیری ئەو ئاەتانە بکەین پێغەمبەران تێدا هەڵیان کردووە پیاوچاکان تێدا هەڵیان کردووە سەحابەکانی خوا تێدا هەڵیان کردووە خەڵکانی تری گەورە بچووک هەڵیان کردووە بۆیە بەڕاستی ئەو یاداشتە ئێمە بەنیازین بیدەین و داواکارین ئەگەر جیان لە ئێمە بێت ئەگە ئەو داواکاریە هات ڕەتی نەکەنەوە و سوپاسیان دەکەین ئێمە بە خۆڕایی دەبەخشین و خەڵات و دیاری تایبەتیش بۆ ئەو کەسانەکەەوە یەکەم دەبن ئیشاڵە پێیان دەدەین شاءڵە مامۆستا ساڵی ڕابردوو ماشەڵانی خەڵکێکی زۆر بەشداری تێدا کرد ئەو فیدباکی خەڵکی ینی تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەو بەرداوامی دەن بەم پرۆژەیە ینی پێم وایە بەیەکێک بلەو پرۆژانەی کە زۆرترین بەشداربووی هەبوو بزەبەت ژمارەکەم بین نییە چونکە بەرنامەشمان لەسەر کرد دوایەوەی کە کۆتایی هات بەڵام بە دیاریکرای نازانم بەڵام دڵنیام یەکێک بلەو پرۆژانی کە وەکو پرۆژەکانی ڕابردووتر نەبوو ئەوەندە ماشەڵڵا خەڵکی هات بەدەمە پرۆژەیەوە وەڵا بە تاکید ئەو پرۆژەیە لە نێو خەڵک ناوی دەرکردووە بە پرۆژە مەزنەکە ئەو پرۆژە مەزنەیە بەڕاستی لای ئێمە مەزنە و ئێمە سوپاسی هەموو بەشداربوویەک دەکەین ئەوەی کەوا پێی کرا بۆ تاقیکردنەوە یان پێی نەکرا و ئەوەی کەوا هانی داین بە ئەوەی کەوا لایکێکی بۆ کردین و بەڕاستی ئەوانەی کەوا لە 5 ساڵ بەشداریان کرد دەتوانم بڵێم لەو ماوەیەدا تاوەکو ئێستاشی لەگەڵ بیت خۆشحاڵ بوون و گەشتبین بوون بەوەی کەوا پرۆژەی تر بێت کە ئێستا ئەو پرۆژە هاتووە ئێمە وەکو باسم کرد زۆر بە ئاسانی و زۆر بە سادەیی لێ ناگەڕین هیچ کەسێک لە ئێستا من پێیان دەڵێم هیچ کەسێک نەکەوتووە هیچ کەسێک نەکەوتووە ڕاسب نەبووە ساقد نابیت لە چی لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە بەڵام ئایا یەکەم دەبێت یان لە خوار یەکەمە ئەو بەڕاستی دەگەڕێتەوە ئەو پێشبڕچەیەکەوە ئێمە ئینشاڵڵە بەنیازین و بە شێوازێکی زۆر ئاسان و سوک دەهین ئینشاڵڵە باش مامۆستا تاقیکردنەوەکە شوێنی تایبەتی بۆ دیاریکراوە لە هەر شار و شارۆچکە یان پێویستە ئەو کەسانی لە شارۆچەکانم بێنە ناو شارەکانەوە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە لە تاقیکردنەوەکان ماوەمان هێشتا لە بەردەست ماوە بەڵام ئێمە لە هەموو شار و شارۆچکەکان شارە گەورەکان ئێمە دەمانەوێت جێگای فراوان و جێگای گەورە و جێگای بەناوبانک دیاری بکەین بۆ ئەوەی کەوا هیچ کەسێک نەڵێ ئەو شوێنە لەکوێیە و هیچ کەسێک لێی ون نەبێت و هیچ کەسێک بە چۆن دەڵێ بە قەڵەباڵغی و بە ئیزدیحام نێتە ئەو شوێنە شوێنێکی فراوان بێتن ئەوە هەوڵمان بۆ ئەوە داوە
ولا بۆ شارۆچکەکان بۆ نمونە مەسەن قەزایەکە یان ناحیەکانە ئەگەر زانیمان ڕێژەی بەشداربوون زۆرە بەڵێ ئێمە جێگای تایبەتیان بۆ دەکەینەوە بەڵام ئەگەر زانیمان دوو ناحیە بۆ نمونە لە یەک نزیکن یان دوو شوێن لە یەک نزیکن ئێمە ئەو کات بۆیان دەکەین بە شوێنێک یان چەند شوێنێک بۆیان دیاری دەکەین بۆ ئەوەی کەوابێن لە شوێنێک تاقیکردنەوەکە بدەن جا هۆڵێکی ئاهەنگ جێرانە یاخود یاریەکی تۆپێنە یاخود بۆ نمونە پارکێکی فراوانە یان جادە و گۆڕەپانێکی کراوەیە ئیدی ئەوەش بە ڕێگا و ڕێوشوێنی خۆی ئیشاڵە ئێمە هەوڵ دەدەین جێگاکان دیاری بکەین ئینشاءڵڵا مامۆستابیلمان نەچێ ڕۆڵی کۆمەڵی دادگەری و بە دیاریکراوی ئەنجومەنی بانخواز و پەروەردە چیە لەم پرۆژانە دەیان ئەگەر پرسیارەکەم بە شازێکی دیکە بێ ئەنجومەنی بانخواز و پەروەردە ئیشوکاری چییە بووی کە بینەر زیاتر ئاشنا بێت بڵێ دیارە ئەنجومەنی بانگەواز و پەروەردە یەکێکە لەو ئەنجومەنانەی کەوە کۆمەڵی دادگەری دەستنیشانی کردووە پێکاتون لە سێ بەڕێز خۆی گەورە پایداریان بکات هاوکاری باشی ئەو پرۆژن و هاوکاری باشی ئێمەین و هاوکاری باشی شوێنەکانی ترن چونکی ئێمە لە هەر شار و شارۆچکەیەک کەسێکمان دانا وەکو سەرپەرشتیار بەڵام کەچی سەرپەرشتیاری گەشتی کە بەندە سەرپەرشتی دەکات ڕاستەوخۆ برایان و خوشکان لە ئەنجومەنی بانگەواز و پەروەردە هاوکاری باش من و پێشنیاری باشم بۆ دەکەن و ڕێنماییەکانم دەکەن و بەڕاستی ئاگان لە ورد و دریشتەکان هەیە و تەنانەت هەندێک جار ئێمە تەکلیفمان لێ کردووە کەوە دیاریەکان و هەدیەکان بۆ خۆیان بۆمان پەیدا بکەن ئەوەش بەڕاستی جێگای ڕێز و تەقدیرەوە ئەوە دیارە کۆمەڵی دادگەری ئەگەر چی هەر بە کۆی کۆمەڵەکەەوە لە خزمەتی داوە و سەحوەدایە بەڵامیدی ئەو ئەنجومەنەی دیاری کردووە بۆ ئەوەی کەوا بە تەحدید بە ئامانج بە پلان ئیش بۆ ئەوە بکاتن کەوە تاکتاچی نێو کۆمەڵگەی کوردەواری بەرەو پەروەردەیەکی ڕەسەن و دروستی ئیسلامەتی و بەها بەرزە کۆمەڵایەتەکانی کوردەواری بەری بێگومان هیچ پرۆژە و هیچ کارێک بکەم و کوڕی نییە لە ساڵی پاردا کە ئەزمونتان هەیە لە ئەنجامدانی ئەم پرۆژەیە قورآن بەهاری دڵانە چکەم و کورتیەک بوونی هەبوو لەم ساڵدا هەوڵتان داوە کە ئەو کەم و کورتیانە بوونی نەمێنێت وڵا بە تەکید کەم و کوڕی هەیە مادەم ئێمە مرۆڤین هەروەکو ئەو ئاەتانەش باز دەکات گوناحمان دەبیت کەم و کوڕیمان دەبیت هەڵەمان دەبیت کەم و کوڕیەکان ڕەنگە هەندێکیان نسبی بن و هەندێکیان لاواز بن و هەندێکیان گەورە بن بەڵام ئێمە هەوڵ دەدەین کەمترین کەم و کوڕیمان هەبێت ئەوەی کەوا من بە کەم و کوڕی دەزانم بەڕاستی بۆ نمونە بۆ هەرێمی کوردستان ئەو خاڵاتانی کە دیاریمان کردووە کەمن تا ئێستا کەمن بەڵێ ئێمە ڕێژەیەکمان دیاری کردووە ڕێژەکەش چەندە 100 لە خەڵات و دیاری گرانبەهامان دیاری کردووە بەڵام بەڕاستی 100 خەڵات 100 دیاری بۆ ئەو ڕێژە زۆرەی کەوا من دەزانم لە هەموو کوردستان و لە شار و شارەچەکان بەشداری دەکەن کەمە بۆ ئەو ڕێژە زۆرەی خەڵک ئەوە یەک لە کەم و کوڕیەکانە ئەدی عیلاج و چارەسەرچیە عیلاج و چارەسەر ئەوەیە من داوا لە خێرخوازان دەکەم من داوا لە خاوەن کۆمپانیایەکان دەکەم من داوا لە خاوەن نووسینگەکانی حەج و عومرە دەکەم من داوا لە هەموو کەسێک دەکەم تەنانەت ئەگەر مۆزەفەکی ئاسایش بێت بە 5,000 بە 10,000 یاخود بە زیاتر یاخود کابرا خاوەن کۆمپانیایەکە ئێمە پارسەڵ سوپاسی بەڕێزێک دەکەین کەوا سیارێکی 0 کیلۆمەتر کردیە هەدیە یەکەم بۆ کەسێک ئێستاش ئێمە هەر چاوەڕوانین ئێستاش ئێمە ئەگەر گیان لە ئێمە بێتن خاوەن کۆمپانیایی ئۆتۆمبیلەکان بەڵکو تەلەفۆن بۆ بێڕستان بکەن بڵێندەی باشە ئەو بەرنمەیەکتان هەبوو بابێت ئێمە سیارەیەکی پێشکەش بە کەسی یەکەم دەکەین بۆ خۆیان با تەسمیلی بکەن و بۆ خۆیان با ڕێوشوێنەکە دیاری بکەن بەڵام ئێمە هەر سوپاسی دەکەین کە هاوکاری ئەو پرۆژەیە دەبیت ئەم ساڵیش ئۆتۆمبیلی تێدایە مامۆستا ئەو ساڵ ئۆتۆمبیلمان نییە هەڵیشمان داوە جارێ نییە بەڵام ئەوەی کە هەمانە ئێمە 100 خەڵات و دیاریمان هەیە لەو 100 خەڵات و دیارە 50 گەشتی عومرەی تێدایە و 50 خەڵاتی تری جیاواز ئەو جیاوازە چییە ئێمە ئاشکرای ناکەین تاوەکو دەگاتە ئەو کات بۆیە بەڕاستی من دووبارەشی دەکەمەوە کەوا بەڕاستی خواپێداوان دەوڵەمەندان خێرخوازان بابێن پرۆژەیەکی ئاوا ئەنجام بدەن ئەگەر کەسێک لێرە بچێتە عومرە دوعایەکت بۆ بکات تەوافێک بکات سعیەک بکات وەکو وایە بۆ خۆچووی یعنی ئەگەر بە تیارە بۆی دەکرێت با بێت ئەمە سوپاسی دەکەین ئەگەر بە تیارە و فڕۆکە ناتوانی ئێمە لە ڕێگای وشکانی ئێستا سوپاس بۆ خوا کە ڕێگا بۆتەوە بابێت هەر کەسێک بە 3.5 بە $350 دەتوانیت بەشداری بکاتن لە پشتێک لەو پشکانێکەوە ئێمە دیاریمان کردووە بۆ ئەوەی کەوە گەشتی عومرە بە کەسێک بکرێت بە گەنجێک بە منداڵێک بە نەوجەوانێک یان بە کەسێک کە زۆر حەسرەتێتی ببینی بەڵام لەبێر نەبوونی و نەداری ناتوانیت سەفەری ماڵی خوا بکات. باش مامۆستاجگەر لە گەشتە عومرەکان کە دیاریکراوە خاڵەتەکانی دیکە لە چی پێکاتون هەتا ئێستا دیاریتان کردووە؟ وەڵاهی جار ڕاست دەفەرمیتم مامۆستا دانیال ئێمە دامان ناوە بە شێوازی سوپرایز ئەوە بکەین و ئەو خەڵاتانی تر ڕەنگە
بۆ نمونە مۆبایلێک بێت ئایپاتێک بێت سەعاتێکی ئەلکترۆنی گرانبەها بێت یان هەندێک کەلوپەلی خانمان بێت واتە ئێمە تاوەکو ئێستا دەستمان کراوەیە و هیچ شتێکیشمان تاوەکو ئێستا دیاری نەکردووە بەڵام ئەوە هەمووی قسەیە و هەمووی پرۆژێ و هەمووی فکرەیە ڕەنگە کەسێک بێت بڵێ 50 لەو عمرەی کەواداتان ناوە واز لەوەی بینە 50یەکەی تری کە نادیارە ئەوانیش بابێت من بۆیان دەکەمە عمرە بۆ ئەوەی کەوا ببێتە 100 گەشتی عمرە ئەوەش هەشتێکی واریدا و ئێمە داواکانی خی پەروەردگار ئینشاء الله ئەو پرۆژەمان لە بۆ بەسەر بێخێتن و لە کەم و کوڕەکان بمان بورێت بۆ ئەوەی کەوا لە هەنگاوی تر و وەسەحبە و داوای تر ئینشاء الله تعالى ئێمە هەنگاوی تری بۆ بنین ئێمە چماوەسە نازانمەگە باسشمان کاتەکەی بە دیاریکراوی کێ مانگی چەند کات لەبەردەست کاتەکەی قەرار ئەو شەو ئیعلانی بکەین ئێمە پیجێکمان هەیە پیجێکمان هەیە یاخود ئەکاونتێکی فەیسبووکە زیاتر لە 25,000 متابعی هەیە و زیاتر لە 21,000 لایکی هەیە و خەڵکێکی باش متابعی دەکەن من لێرەوە دەڵێم هەموو بەڕێزێک بابێت سەیری فەیسبووکەکەی خۆی بکات قورئان بەهاری دڵانە بنووسێت بۆ ئەوەی کەوا لایکێکمان بۆ بکات و زانیاریەکانی تێدا وەربگرێت و ئێمە سوپاس بە خوای پەروەردگار ئەو شەو قەرارە ئیعلانی بۆ بکەین لە 20 ئەو هەر دەبتە سپراز لێرە لە 27 ئینشاءالله ئێمە تاقیکردنەوەی کۆتایی پرۆژەی قورئان بەهاری دڵانە کتێبی ئاەتەکانی تەوبە دەکەین 27 2024 واتە یەک مانجی تر ئەوڕۆ 27 لە 27 ئێمە دەتوانین ئینشاءالله پرۆژەکە ئەنجام بدەین پێشوەختەش ئینشاءالله ئێمە چەند ڕۆژێک پێشتر شوێنەکان دیاری دەکەین و خەڵک ئاگادار دەکەینەوە بۆ نمونە دەڵێن لە سەی سادق لە فلانە شوێنە لە پێنجوێن لە فلانە شوێنە لە کەڵک لە فلانە شوێنە لە مەخمور لە فلانە شوێنە لە دوهۆک و زاخ و ئامێدی لە فلانە شوێنە بۆ ئەوەی کەوا هیچ کەسێک مزاحم نەبێتن لە دۆزینەوەی شوێنی تاقیکردنەوە سابتان کردەوە کاتە زۆر گونجاو بۆ ینی ئەو بەڵێ ئێمە لە سێنزەی هەشت ئیعلانمان بۆی کردووە ینی تقریبا دەکا نزیکەی 50 ڕۆژ ئێمە دەکرێت بەڕاستی کتێبەکە زۆر کورت و پوختە ئەگەر کەسێک بۆی دابنیشێت قەنەعەتم وایە بە تەنها 2 ڕۆژ ڕەنگە ئەزبەری بکات ڕەنگە لەبەری بکات بەڵام هەروەکو باسم کرد ئێمە ناڵێن بۆ تاقیکردنەوەکە لەبەری بکە بەڵام بۆ خێری خۆت لەبەری بکە منداڵەکەت فێر بکە ڕافەکان بزانە مانایتیە کەلیماتی بزانە مانایتیە ببە کەسێکی براوە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە قۆناغی دووە زۆر باشە ئەمە زۆر گرنگە بۆی کە بە خێزانی بەشداری بکەی هەم جۆش و خرۆشەکەی زیاتر ئەبێت هەمیش خێرەکە زیاتر ئەبێت بەڵێ ئینشاءالله ئەمە هەوڵمان داوە بە تایبەتی هەندێک کورتە ڤیدیۆ و شتیشمان ئامادە کردووە هەم لە بابەتی خێزانی چۆن تەشجیعی منداڵەکانی خۆمان بکەین و هەم لە بابەتی تر بۆ نمونە ئێمە پارساڵ خوشکێکی بەڕێز سەیارەکەی بۆ دەرچوو سوپاسی دەکەین ئینشاءالله ئێمە بەنیازین لێدوانی تایبەتی هەیە کەوا خەڵک هام بدات و ئافرەتێک بوو وە کچێک بوو تەنانەت ئێمە نەمان دەناسی بەڵام کە یەکەم بوو زۆر دڵمان پێی خۆش بوو لەبەرچی لەبەرەوەی ماڵێکی هەژار و کەم دەرامەت بوون یعنی بۆ خۆشی مامۆستای قورئان خوێندن بوو و لە هەمان کاتدا تەلەبەش بوو بە تایبەتی ئەوانەی کەوا لە قورئاندا دەخوێنن یان دەرس دەڵێنەوە بە تایبەتی پرۆژەی قورئان بەهاری دڵانە بۆ ئەوان ئاسانکاریەکی زۆر دەبێت لەبەرەوەی پێشتر قورئانیان خوێندووە و ئەوانەشی کەوا نەیان خوێندووە خۆی پەروەردگار دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدکر قورئان بە هەموو شێوەیەک ئاسانە بۆ خەڵک بە تایبەتی ئەوانەی کەوا قورئانیان خوێندبی یاخود بخوێنە ئەوساکیان ئینشاءالله میدیای ئێمە و کەناڵی پێیام و ئەم بەرنامە تایبەتەشمان ئینشاءالله هەر لە خزمەت و پرۆژانە دایەوێت و ئینشاءالله لە داهاتوودایمەش ڕێکلامی بۆ گەنیان بەرنامەی دیکەمان دەبێت لەسەر پرۆژەی ئێوە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ئەحمەد کوردی سەرپەرشتیاری فیستیڤال دومین فیستیڤاڵی قورئان بەهاری دڵانە یەخوا دەست خۆش بێ و پای گەورە بەرداشتان بێتەوە زۆر سپاس بۆ ئێوەشمان دوو نەبنیە خۆ